ناوەندی گوێزەرەوە. ناوەندی گوێزەرەوە بریتیە لە ناوەندێک کە دەتوانێت نامە لە کۆمپیوتەرێکەوە بنێرێت و وەری بگرێتەوە. ڕێگاکانی گواستنەوەی زانیاری و داتا. یەکەمیان Guided Media Wire، گواستنەوەی زانیاری لە ڕێگەی وایرەوە. دواتر جۆرەکانی وایر باز دەکەین کە بەکاردێن لە نێتوۆرکدا. دووەمیان Unguided Media واتە وایرلەس، گواستنەوەی زانیاری لە ڕێگەی وایرلەسەوە، واتە کێبل بەکار نایەت و تەنها لە ڕێگەی هەواییەوە دەگوازرێتەوە. سێ جۆر کێبلی نێتوۆرکمان هەیە، هەر جۆرێک شێوە و نرخ و بەهای خۆی هەیە. باسی هەر سێ جۆرەکە دەکەین. Twisted Pair Cables، ئەم جۆریان پێی دەڵێن دوانەی مارپێچی. Coaxial Cables، ئەم جۆریان لە بەستنی سەتەلایت و تەلەڤیزیۆندا بەکاردێت. ئێستا زۆر کەم بەکاردێت. توانای کارکردنی کەمە، بە کاڤەرێکی پلاستیکدا پۆشراوە و تاڵێکی مس ناوەڕاستیدا هەیە. دوو جۆری هەیە، تیکنێت 500 مەتری و تیننێت 185 مەتری. تین کواکسل لە توانایدایە 10 مێگابایت داتا بنێرێت لە چرکەیەکدا و باریکە بۆ دووری 185 مەتر بەکاردێت. دووەمیانیش تیک کواکسل لە توانایدایە 10 مێگابایت داتا بنێرێت لە چرکەیەکدا ئەستورە بۆ دووری 500 مەتر بەکاردێت. کۆتایی وایەری کواکسل بە کۆنێکتەر کۆتایی هاتووە پێی دەڵێن BNC، بەکاردێت بۆ بەستن بە لان، کارت و سویچ و هاب، وەک لە وێنەکەی خوارەوەدا بەشی ئەم بەشەکان دیارە. Fiber Optic Cables، فایبەری تیشکی لێزەر باشترین جۆری وایرە، توانایەکی زۆر باشی هەیە لە گواستنەوەی زانیاری و داتاکاندا. سوورە کارەباییەکانی دەرەوە کاریان تێ ناکات و خێرایی کەم ناکاتەوە. ناوەوەی شوشەیە و نابێت زۆر بچەمێنرێتەوە. توانای گواستنەوەی زانیاری زۆر باشە بۆ دوورترین میل. لە نێوان وڵاتاندا بۆ گواستنەوەی ئینتەرنێت بەکاردەهێنرێت، لە ناوچە ساردەکاندا بەکاردێت. گواستنەوەی زانیاری و داتا لە فایبەردا بە شێوەیەکی ڕووناکی تیشکیە، بە شێوەیەک دروستکراوە زانیاری و داتا بە فیرۆ نەچێت. کۆر مادەیەکی شوشەیە، لە سیلیکۆن دروست کراوە. داتاکان بە شێوەی تیشک بەناو کۆرد دادەڕوات. کلادینگ، ئەم بەشە چواردەوری کۆری داوە بۆ گەڕانەوەی تیشکەکان. دواتر چەند بەرگێک دەوری کلادینگ و ئەوانی تری داوە. ئەمە شوا دەکات تا ئێستا فایبەر باشترین کێبل بێت و جێگرەوەی نییە بۆ گواستنەوەی داتا و زانیاری. لەم وایرەدا داتا و زانیاریەکان بە فیرۆ ناچێت.